بەخێر بێن بۆ کەیبی ئۆڕیکاپس. لەم ڤیدیۆدا ئەڵقەی سێم و چوارەمی زنجیرەی مون نایت سوارچاکی مانگتان بۆ بخت دەکەینەوە، بینەری بن و چێژی لێوەربگرن. لە کۆتای ئەڵقەی ڕابردوودا هارۆ خاڵخاڵۆکەکەی دەستکەوت و مارکیش چوە میسر تاکو گۆڕی ئامێد بدۆزێتەوە پێش ئەوەی هارۆ بیدۆزێتەوە و ئازادی بکات. ئەڵقەی سێیام بە دیمەنی لیلا دەست پێ دەکات کە لەگەڵ دایکی قسە دەکات و ئەویش خەریکە پاسپۆرتێکی ساختەی بۆ دروست دەکات. هەروەها بە لیلا دەڵێت نەچێتە میسر چونکە پێدەچێت ڕابردوویەکی باشی نەبێت لەوێ. پاشان کۆمەڵەکەی هارۆ دەبینین کە لە بیابانەکانی میسر بەدوای گۆڕی ئامێددا دەگەڕێن. لە کۆتاییدا شوێنی گۆڕەکە دەدۆزنەوە و لەو کاتەدا هەواڵیان پێدەگات کە مارک لە میسرە. پاشان مارک دەبینین کە لە سەربانێک بە دوای چەند کەسێکەوەی و لەگەڵیان شەڕ دەکات. لەو کاتەی خەریکێکێکیان بکوژێت ستیڤن ڕێگری لێ دەکات و پێی دەڵێت بوەستە لەپڕ ئاگای لە خۆی نامێنێت و خۆی لە نێو گالسکەیەک دەبینێتەوە. ئەو دوو کەسەش دەبینین کە پێشتر لێدان بە دوایان دەکەوێت تاکو پرسیاری شوێنی گۆڕەکەیان لێ بکات. دانەیەکیان دەگرێت و لێ دەدات بەڵام لەپڕ خۆی دەبینێتەوە لە ئاوێنەکەدا و بێهۆش دەبێت. کاتێک هۆشی دێتەوە دەبینێت چەقۆیەکی بەدەستەوەیە و ئەو کەسەشی کوشتووە کە شەڕی لەگەڵ دەکرد. ئێستا تەنیا یەک دانیان ماوە و ئەویش دەباتە لێواری گردەکە و پرسیاری شوێنی گۆڕەکەی لێ دەکات بەڵام وەڵامی ناداتەوە و خۆی دەکاتە قوربانی بۆ ئامێت. مارک لە کۆنشوو دەپرسێت بۆچی خواوەندەکانی تر هیچ ناکەن لەو کاتەی هارۆ خەریکە ئامێد ئازاد بکات. کۆنشوش بیرۆکەیەکی هەیە و پەیامێک بۆ خواوەندەکان دەنێرێت لە ڕێگەی نەهێشتنی خۆر و تاریکردنی ئاسمانی شاری قاهیرەوە. هارۆ دەزانێت کە ئەوە کاری کۆنشووە بەڵام بە کۆمەڵەکەی دەڵێت بەردەوام بن لە هەڵکەندنی گۆڕەکە. کۆنشوو دەواازەکە پیشانی مارک دەدات و پێی دەڵێت لەوێ ئەڤەتارەکانی تر دەبینی خۆشی جێی دەهێڵێت. مارک دەڕواتە نێو دەواازەکەەوە و خۆی لە نێو هەڕەمێکدا دەبینێتەوە. ئەڤەتارەکانی تر دێنە ئەوێ و دەست بە کۆبوونەوەکە دەکەن. خواوەندەکان دەست بەسەر لاشەکاندا دەگرن و لە بری ئەڤەتارەکان قسە دەکەن. کۆنشوو دەست بە قسەکردن دەکات و بۆمان دەردەکەوێت کە خواوەندەکانی تر زۆر کوونشیان بەدڵ نییە و پێشتر دووریان خستووەتەوە. کۆنشوو داوای هەڵوێستیان لێ دەکات لە جی هارۆ. خواوەندەکان بانگی هارۆ دەکەن و ئەویش دێتە شوێنەکە. هارۆ بەهێمنی بابەتەکە باز دەکات و وای دەردەخات کە کۆنشوو خەیاڵ دەکات و هەروەها بە خراپی مامەڵە لەگەڵ ئەڤەتارەکەی دەکات. لەو کاتەدا کۆنشوو دەیوێت لێی بدات بەڵام یەکێک لە خواوەندەکان دەیوەستێنێت. پاشان خواوەندەکان پرسیار لە مارک دەکەن ئاخۆ ڕاستە کە باری دەرونی جێگیر نییە؟ ئەویش دەڵێت ڕاستە بەڵام ئەوە هیچ لە ڕاستیەکە ناگۆڕێت کە هارۆ کەسێکی خراپە. خواوەندەکانیش زۆر گرنگی بە قسەکانی نادەن و کۆتایی بە کۆبوونەوەکە دەهێنن. پاشان یەکێک لە ئەڤەتارەکان بە مارک دەڵێت ڕێگەیەکی تر هەیە بۆ دۆزینەوەی تەرمی ئامێت. ئەویش دۆزینەوەی لاشەی کەسێکە بە ناوی سێنفو. مارک دەچێت بۆ گەڕان بە دوایدا بەڵام چاوی بە لیلا دەکەوێت کە پێی دەڵێت دەتوانێت یارمەتی بدات. پێکەوە دەستنە لای یەکێک لە ناسیاوەکانی لیلا بە ناوی ئانتوان کە تەرمی ئەو کەسەی لایە. لەوێ مارک قسە لەگەڵ ستیڤن دەکات تاکو پێی بڵێت چۆنی گۆڕەکە بدۆزێتەوە بەڵام لەپڕ ئەنتوان و پیاوەکانی مارک دەگرن و لەو کاتەشدا هارۆ دەردەکەوێت کە بە لیلا دەڵێت بە قسەی مارک نەکات چونکە مارک زۆر شتی لێ شاردووەتەوە. لەو کاتەدا کۆنشوو بە مارک دەڵێت بانگی جلەکە بکە. هارۆش خەریکە هێزی گۆچانەکە پیشانی ئانتوان بدات کە لە ڕێی گۆچانەکەەوە لاشەکە دەسووتێنێت و مارک و لیلاش دەکەونە شەڕ لەگەڵ ئەنتوان و پیاوەکانی. لەو کاتی لیلا ئەو پارچانە دەبات کە پێویستیانە ئەنتوان دەیەوێت بیکوژێت بەڵام مارک لە ڕێی هێزی مون نایتەوە ڕێگری لێ دەکات و ئەنتوان دەکوژێت. دواتر مارک و لیلا دەستنە بیابانەکە و دەیانەوێت ئەو پارچانە لێک بدەن تاکو شوێنی گۆڕەکە بزانن. لیلا پێی دەڵێت پێویستە بانگی ستیڤن بکات چونکە ئەو زیرەکە و دەتوانێت ئەو کارە بکات. ستیڤن دەست بەسەر لاشەکەدا دەگرێت و پارچەکان پێکەوە دەلکێنێت کە هێڵکاری ئەستێرەکانە. پاشان هەوڵ دەدەن سکانی بکەن تاکو شوێنەکە بدۆزنەوە بەڵام ناتوانن چونکە ئەستێرەکان هەموو ڕۆژێک لە شوێنی خۆیان دەجوڵن. بۆ دۆزینەوەی شوێنەکە پێویستە بزانن ئەو شەوی ئاسمان و ئەستێرەکان چۆنی بووە. لەو کاتەدا کۆنشوو دەردەکەوێت کە هەموو شەوەکانی لەیادا هەر بۆیە بە یارمەتی ستیڤن ئاسمان دەگەڕێنەوە ئەو شێوەیە کە پێش 2000 ساڵ هەی بووە. لەو کاتێ ئەو کارە دەکەن خواوەندەکانی تر کۆ دەبنەوە و کۆنشوو زیندانی دەکەن. کۆنشوش داوا لە ستیڤن دەکات بە مارک بڵێت تاکو ئازادی بکات. پاشان هارۆ دەچێتە لای کۆنشوو کە ئێستا پەیکەرێکی بچووکە. پێی دەڵێت خۆشحاڵە کە ئەڤەتاری پێشووی بووە بۆ شێوەیە ئازاری چەشتووە چونکە ئەو ئازارانە کردویانە بەم کەسەی ئێستا. لە سەرەتای ئەڵقەی چوارەمدا پەیکەرە بچووکەکەی کۆنشوو لەگەڵ چەند پەیکەرێکی دیکە زیندانی دەکرێت کە پێدەچێت ئەوانیش تاوانی هاوشەوی کۆنشویان ئەنجام دابێت. دوای کردداری گۆڕینی ئاسمان ستیڤن دەبورێتەوە و لیلاش هەوڵ دەدات بهێنێتەوە هۆشخۆی. لەو کاتەدا پیاوەکانی هارۆ دەگەنە لایەن و تەقەیان لێ دەکەن بەڵام لیلا دەتوانێت لە کۆڵیان بکاتەوە و ئۆتۆمبیلەکەیان دەتەقێنێتەوە. دوای ئەوە ستیڤن هۆشی دێتەوە و بەرەو گۆڕەکە دەچن. لیلا دەڵێت لەمەوە بەدووە پێویستمان بە مارکە بەڵام ستیڤن ڕەتی دەکاتەوە و دەڵێت لەگەڵ مارک ڕێککەوتون کە هەر کۆنشوو نەما ئەوە مارکیش بۆ هەمیشە ون دەبێت. مارک لەو کاتەدا بە ستیڤن دەڵێت کە لاشەکەی بداتەوە چونکە بەبێ کۆنشوو هیچ هێزێکی نابێت و ناتوانێت جلەکەی بەکار بهێنێت بەڵام ستیڤن ڕەتی دەکاتەوە. لیلا و ستیڤن دەگەنە لای چاڵەکە و دەبینن هیچ کەسێکی لێ نییە. ئەوانیش ئەو شتانە لەگەڵ خۆیان دەبن کە پێویستیان پێی دەبێت. هەروەها پێش ئەوەی بڕۆن ستیڤن پێی دەڵێت کەوا کۆنشوو ویستوێتی بتکاتە ئەڤەتاری خۆی هەر بۆیە مارک خۆی لێت بەدوور گرتووە تاکو بتپارێزێت.
پاشان دەستنە ناو گۆڕەکە و لەیلا شتێک بە عەرەبی دەنووسێت لەسەر بەردەکە و دەڵێت ئەوە بۆ باوکێتی کە شوێنەوار ناس بووە و خەونی ئەوە بۆ ئەو گۆڕە بدۆزێتەوە. هەر لە پێناو ئەو خەونەشیدا خۆی بەکوژداوە. دەستنە ژوورەوە و بە دوای پیکەرە بچووکەکەی ئامێد دەگەڕێن، هاوشەی ئەوەی کۆنشوو لەوێ چەند قەوانێک دەدۆزنەوە و سەریان دەسۆرمێلەوەی تەقەیان لە چی کردووە. پاشان مەتەڵێک دێتە پێشیان و بە شیکارکردنی دەتوانن ڕێگەکە بدۆزنەوە. ستیڤن بۆی دەردەکەوێت کە دوایین ئەڤەتاری ئامێد فیرعەون بووە و چاوی هۆڕۆسیش پیشاندەری شەش هەستەکەی مرۆڤە. بەو پێش بێت دەبێت ئەڤەتارەکە دەنگی ئامێد بێت، هەر بۆیە لە ڕێی نەخشەکەیانەوە دەستن و بە دوای دەگەڕێن. لە ژوورێکدا مێزێکی میسری کۆن دەبینن و تێبینی ئەوە دەکەن خوێنی تازە لەسەر مێزەکە ڕژاوە، بە هەمان شێوە سەرزەویەکەش خوێنی لێبوو، هەر بۆیە نایانەوێت بەرەو ئەو ڕێ بڕۆن کە خوێنی لێە، لەبری ئەوە ڕێگەیەکی تر دەدۆزنەوە. سەرەتا ستیڤن دەڕوات، بەڵام پێش ئەوەی لەیلا بڕوات گویان لە دەنگی تەقەکردنێک دەبێت و کەسێک هاوار دەکات. پاشان بوونەوەرێک لاشەیەک دەهێنێتە سەر مێزەکە و پارچە پارچەی دەکات. لەو کاتەشی لەیلا دەیەوێت خۆی بشارێتەوە، شتێک دەکەوێت بە زەویدا و بوونەوەرەکە هەستی پێ دەکات. ستیڤنیش بە لەیلا دەڵێت ڕابکات و لای خۆیەوە مێزێک دەدات بەسەری بوونەوەرەکەدا. هەردووکیان لێکجیا دەبنەوە و لەیلا دەیەوێت بڕواتە لای گۆڕەکەی ئامێد، بەڵام لە ڕێگەدا بوونەوەرێکی تر شوێنی دەکەوێت و دوای شەڕکردن لەگەڵی بە زەحمەت دەتوانێت خۆی ڕزگار بکات. لەو کاتەشدا هارۆ سەیری ڕووداوەکانی دەکرد و لەو بەری چاڵەکەەوە قسە لەگەڵ لەیلا دەکات تاکو پەشیمانی بکاتەوە. پاشان باسی باوکی دەکات و دەڵێت مارک هێشتا ڕاستیەکانی پێ نەگوتوویت، باوکت لەلایەن کۆمەڵێک بەکرێگیراوە و کوژرا و مارکی ژێکێک بوو لەوانە. لەیلاش بە دڵشکاویەوە ئەوێجێ دەهێڵێت و دەڕوات. پاشان پیاوەکانی هارۆ دێن و دەڵێن کەوا ڕێگەیەکی تریان دۆزیوەتەوە. لەلایەکی ترەوە ستیڤن دەتوانێت گۆڕێک بدۆزێتەوە و دەست دەکات بە خوێندنەوەی نووسینەکانی سەرگۆڕەکە. بۆی دەردەکەوێت کە ئەوە گۆڕی ئەلێکساندەری مەزنە، ئەگەریشی هەیە ئەلێکساندەری مەزن ئەڤەتاری ئامێد بوو بێت. هەروەها ستیڤن پێی وایە میسریەکان پیکەرەکەی ئامێدیان لە شوێنێک شاردووەتەوە کە دۆزینەوەی ئاسان نەبێت. بەو پێی ئەلێکساندەر دەنگی ئامێد بووە. ستیڤن هەست دەکات کە پیکەرەکە لە نێودەمیدا بێت، هەر بۆیە لە فافەکەی لێ دەکاتەوە و لە قورگیدا دەیدۆزێتەوە. لەو کاتەدا لەیلا دێتە ژوورەوە. ستیڤن پێی دەڵێت کە پیکەرەکەی دۆزیوەتەوە، بەڵام ئەو بەلایەوە گرنگ نییە و دەڵێت دەمەوێت بزانم ئەوەی هارۆ وتی ڕاستەیان نا. ستیڤنیش لاشەی دەداتەوە مارک و مارک دەڵێت ئەو باوکی نەکوشتووە، بەڵکو هاوکارەکەی تەماحی کردووە و هەمووانی کوشتووە. لەو کاتەشی ئەمیش ویستوێتی ڕوبەڕووی ببێتەوە، تەقەی لێ کردووە و خەریک بووە بمرێت، بەڵام کۆنشوو ژیانی ڕزگار کردووە. لە پڕگویان لە پیاوەکانی هارۆ دەبێت کە نزیک دەبنەوە. لەیلا دەڕوات بە دوای دەرچەیەک بگەڕێت و مارکیش ڕایان دەگرێت. هارۆ دێتە ژوورەوە و دەبینێت مارک پیکەرەکەی لایە، داوای لێ دەکات پێی بدات، بەڵام مارک هەموو پیاوەکانی هارۆ دەکوژێت. هەر بۆیە هارۆ چەکەکەی دەردەهێنێت و دوو فیشک بە مارکەوە دەنێت. مارک چیتر پارێزگاریەکەی کۆنشووی نییە، بەردەبێتەوە نێو ئاوەکە و لە پڕ هەموو شتێک لە بەرچاوی تاریک دەبێت. پاشان دیمەنەکە دەبێتە فیلمێکی سەرکێشی نێودارستان کە کارکتەری سەرەکی فیلمەکە ناوی دکتۆر ستیڤن گرانتە. دەردەکەوێت کە ئەو فیلمە لە تەلەڤیزیۆنی نەخۆشخانەیەکی دەرونی پەخش دەکرێت. هەموو ئەو شتانێک کە لە نەخۆشخانەکان پێشتر ستیڤن بینیوێتی و مامەڵەی لەگەڵ کردوون، وەکو ئەو پیکەرە نێو شەقامەکان، ئەو شوێنکەوتوی هارۆ کە دەستگیری کرد، دۆنای بەڕێوبەری و تەنانەت ئەو کێکی لەبار هەڵگرەکەشدا بوو. لە کۆتاییشدا چاوی بە لەیلا دەکەوێت کە خەریکە چەند وێنەیەک هەڵدەواسێ. مارک سەری لێ شێوا و دەیەوێت ستیڤن ببینێت لە ئاوێنەکەدا، بەڵام ناتوانێت و خۆی دەبینێتەوە کە لەسەر کورسەکەی هەڵدەسێت، قاچی بە کورسەکەەوە بەستراوەتەوە و دەکەوێت بە زەویدا. بووکەڵەیەکی مونایەتیشی لە دەستبەر دەبێتەوە. پاشان دەیبەنە لای پزیشکێک کە دەبینێن ئارتەر هارۆوە. هارۆ پێی دەڵێت کەوا مێشکت تێک چووە و بەهۆی تێکەڵبوونت لەگەڵ ئەو فیلمە ڕاستی و خەیاڵیانت بۆ جیا ناکرێتەوە. مارک هەموو ئەو شتانی دەیبینێت بەلایەوە ئاشنان و پێی وایە هەمووی لە مێشکیدا بووە، بەڵام لەوە دڵنیا بوو کە هارۆ دوو فیشەکی پێوە ناوە. هەر بۆیە ئەوێجێ دەهێڵێت و ڕادەکات. لە کۆتاییدا خۆی لە ژوورێکدا دەشارێتەوە کە تابوتێکی تێدایە. دەنگی کەسێکیش لە نێو تابوتەکەەوە دێت. کاتێک دەیکاتەوە دەبینین ستیڤن لە نەویدایە. ئێستا هەردووکیان لاشەی تایبەت بەخۆیان هەیە، سەریان دەسۆڕمێت و نازانن چۆنی ئەوە ڕوویداوە، بەڵام دەیانەوێت سەرەتا لەوێ ڕزگاریان بێت. بۆیە بە دوای ڕێگەیەکی دەرچوون دەگەڕێن. لەپڕ لە بەردەمیاندا ئەسپێکی ئاوی لەسەر شەوی خوداوەندەکانی میسر دەبینن کە سڵاویان لێ دەکات. لێرەدا کۆتایی بەم ڤیدیۆیە دەهێنین. لە ڤیدیۆی داهاتوودا پوختەی دووەڵقەی کۆتایی زنجیرەکەتان پێشکەش دەکەین. سوپاس بۆ بینەربوونتان.